بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لەبێت ئازان و خۆشەویستان من دانیال نورەدین لە بەرنامەیەکی نوێی دوانگەی خەڵک لە خزمەت ئێوەی ئازیز دەمازان و خۆشەویستان ئەمڕۆژ بابەتەکەمان بریتی دەبێت لەوەی کە بۆچی لە خولی پەرلەماندا پەرلەمانی کوردستان دەسەڵات دەوێت درێژی بکاتەوە لە کۆتایی هەموو خولێکی پەرلەماندا و دروستبوونەوەی هەڵبژاردن دەسەڵاتدارانی هەرێم و حیزبەکانی دەسەڵات هەمیشە و بەردەوام هەوڵیان داوە کە خولی پەرلەمانی کوردستان درێژ بکەنەوە لە ساڵانی 90ەکان ئەگەر بیانوویەکە ببێت بەهۆی شەڕی ناوخۆوە دواتر لە ساڵانی 2009 و 2013 وەروە 2017 خولەکانی پەرلەمان درێژ کرایە بەڵام لەم ساڵداوە لە ساڵی 2022 داوە لەم خولی پێنجەمی پەرلەماندا هیچ بیانوویەک نەبوو بۆی کە خولی پەرلەمانی کوردستان درێژ بکرێتەوە بەشێکی زۆر لە هاوڵاتیان باز لەوە دەکەن لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا هیچ پرۆژە یاسەیەک تایبەت بە خزمەتکردنی هاوڵاتیان و فەرمانبەران و مامۆستایان و پێشمەرگە ئەنجام نەدراوە بۆچی دەیانەوێت خولی پەرلەمانی کوردستان دووبارە درێژ بکەنەوە ئەمڕۆ 8 پەرلەمانتاری سەربەدەسەڵات و بەشێک لە کەمەنەتەوایەتیەکان دەنگیاندا لەسەرەوەی کە خولی پەرلەمانی کوردستان تاوەکو کۆتایی پاییزی ساڵی 2023 درێژ بکرێتەوە ئەوان باسییان لەوە دەکرد کە بۆی بۆشایی یاسایی دروست نەبێت و هەروەها تاوەکو لایەنەکان دەگەونە ڕێکەوتن بۆ ئەنجامدانی هەڵبژاردن خولی پەرلەمانی کوردستانیان درێژ کردەوە لەگەڵیشیدا 26 پەرلەمانتاری ئۆپۆزیسیۆن و بەشێک لە پەرلەمانتارانی سربەخۆ ناڕازی بوون و ناڕەزایەتیان دەربڕی لەسەر درێژکردنەوەی پەرلەمان ئەوان پێیان وایە کە تاوەکو لایەنەکانی دەسەڵات و بە دیاریکراوی دوو حیزبی دەسەڵات ڕێک دەکەون خولی پەرلەمان درێژ دەکەنەوە هەر کاتێک لە بەرژەوەندی ئەوان دابێت ئەم خولە دەمێنێتەوە هەر کاتێکیش کە ڕێککەوتن لەسەر پرسی هەڵبژاردن و کۆمەڵێک بابەتی سیاسی و بارودۆخی سیاسی خۆیان ئەو کاتە هەڵبژاردن ئەنجام دەدەن کە لە بەرژەوەندی خۆیان دابێت ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستان ئەوە بوو بڕیادرا کە تاوەکو کۆتایی پاییزی ساڵی 2023 ینی کۆتایی خولی پاییزی یاسادانانی ساڵی 2023 خولی پێنجەمی پەرلەمان درێژ بکرێتەوە وەروەها ڕۆژی 6 یانزەواتە 6 مانگی داهاتوو کۆتایی تەمەنی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستانە ئەمە بابەتی ئەمڕۆمان دەبێت ئێوە یازی دەتوانن ڕاوسەرنجی خۆتان لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانەوەی کە لەسەر شاشەی پێیان دەردەکەوێت دەرببڕن و تێبینی و ڕاتان لەسەر ئەم بابەتە دەچمە لای یەکەمین پەیوەندی کاک مەحموود لە دووە گوەردەگرم کاک مەحموود سڵای خوا لەبێ بەداخەوە مامۆستا ئەم دەسەڵاتە ڕۆژ بە ڕۆژە ئثبات دەکەوە کە ئەم دەسەڵاتە دیکتاتۆرە ئەم دەسەڵاتە دیکتاتۆرە بۆچی بۆکاتچێ مدەی پەرلەمانی درێژ دەکەتەوە بۆچیە بابەکەم ئەمە دەسەڵاتێکی ئەتەسێت ئەم انتخاباتەکانی خساراتی وزارة الخارجية أو قوات بالصلاة خوفة جهيزة بسيطة خساراتي بينك هل هو من قسم نهي لبو حزب الدستور كان محاولة ذكرتم للبرلمان ندك بل كنت لك كيفو أم قوات بالصلاة كان زور بحيلة وخدعة كاردك إنتو ما مستكفي زۆر باش زۆر سپاس بۆ کاک مەحموود لە دووەکەوت دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک ئەحمەد لە سێ سادق وەردەگرین کاک ئەحمەد گیان سڵای خوا لێبێ السلام عليكم برام وعليكم السلام سەرچاومان دەستخۆشی بەرنامەکەتان لێکم بەنسبەت تەوەرەکەیش مراسم دەستخۆشی لە خەنزی حزبی دەسەڵات زائیدەن گۆڕان لەبەر ئەم بۆبوونیان درێژکردنەوەی پەرلەمان لەبەرەوەی تەواو زای چەند حزبەکان وەکو ئۆپۆزیسیۆن بە حزب ئیسلامەکان و بۆ ئۆپۆزیسیۆنی ئەلمانیش و ئیسلامیش ئەمان سێبەرن بەڕاستی ئەمان بوون بە پەناگەی بۆ ئەم دەسەڵاتە بۆی ئەوان هەرچێتن سەرەگرێ تا ئێستا تەنها هەر قسەکردن و ئیدانە و کۆمەڵە قسەی زنەوە ئەمە پێمان ناخۆشەوە وا نابێ و وا بێ خۆ بە قسەکردن نابێ پێم ناوێ کەسان یعنی من بە هەموو حیزبەکانی تر کە ئەوەن ئێمە لە دەسەڵاتین کە لە دەسەڵاتیشان بەڕاستی تا ئێستا هەوڵەسێکیانەوە بێنە سەرجادە بڵێن کاکەوە هەفتەیەک ئێوە قچێکە بامان بگەین و بێنە سەرجادە بوەستین یعنی خۆ نامرن لە برسا قچێکە بۆیە ئەمە دەسەڵات هەرچیە بکە بسەر ئەگرێ و
دەستخۆشیشیان لێتم و دەستخۆشی بۆ جەنابەت. کاک ئەحمەد تۆ پێت وایە لەم قۆناغە کە قۆناغێکی نوێیە خولی پەرلەمانی پێنجەم درێژ کراوەتەوە پێت وایە دەبێت لەم نێوەندەدا ئۆپۆزیسیۆن چ ڕۆڵێکی بێت دەبێت چی بکات لەم گۆڕانکاریەدا؟ ئۆپۆزیسیۆن ئەوەیە کە بتوانێت مانگرتنێک ڕاگرێ بتوانێت بێتە سەر جادەکە کە خۆ نایە بتکوژێنە سەر جادە تۆ بەردمۆشێنە شت مەچوتێنە دێنە سەر جادە بۆ خۆت دانیشە خۆ نامری لە برسا هەفتەیەک دڵنیا بە هەر کەسێک بێتە سەر جادە دڵنیا بە بەشی مانگێنانی هەیە لە ماڵەکەی خۆ کاکە هەفتەیەک مان بگرە ئەمە یەک دوو خۆت یعنی هەمومان ئەزانین لە 30 ساڵی ڕابردووە تا ئێستا هیچ دەسەڵاتێکمان نەبووە حەزبی نەبێت یعنی ئەگەر تۆ بگرە دادگایە لە هەولێرە دادگای حکوومەت نییە ئەمە دادگای پارتیە دادگای جیزلا لە سلێمانیا دادگای یەکێتیە خۆی نەی خەڵکەوەیش بزانە تۆ بینیجێکی پارتیەک حکوم بدرێت ناو دادگا تەنها لە جگە لە لایەنەکانی تر واتە ئەمە دادگای یا یەکێتی یا پارتیە ئەچیتە هەر شوێنێک یا پارتیە یەکێتیە بەزای دەم گۆڕانیش ئەمەدا ئەمەیشی کە لە پاڵیایەتی دەستی ئەڕۆ بەسەرەن ئەم دەسەڵاتە کە بەردەوامە لەسەری بە من لێت ناشارەوە بە حیزبە ئیسلامیەکان بە یەکگرتوو کۆمەڵ و حرەکە و دوای ئەوەش ئینجار بانەوەی نوێژ بێتە سەری لەبەر چی نەوەی نوێژ بێتە سەری لەبەر ئەوەی کە ئەوانیش هەڵوێستیانی دێن هەفتەیەک لەسەر جادە دانیشت بکاتن با ئیش نەکرد کار نەکەن بۆستی ئیشیان بێتن با ئەو هەموو خەڵکێک کراڵێن ناڕازین بادە دوکانەکانی داخاو کاکە خۆ نامرێ لە برسا ئێمە چیمان لە ئێران زیاترە زۆر باشە زۆر سپاس ئێمە هەڵوێستمان نییە تەنها لە ماڵەوە قسەی سوورسپی و زەرەقوەرەق ئەکەین و ئەڵێن وایە وایە دەسەڵات وان نییە ئەگەر ئێمە وا نەبین ئەوان وانی ئەبێ ئێمە بگۆڕین نەک دەسەڵات بگۆڕێ ئەبێ ئێمە خۆمان بگۆڕین با نەترسین لە مردن با نەترسین لە برسێتی با تۆزێک بەوجدانەوە تۆزێک لەبەر خاتی خوش هەر ئەگەر ئینسانەکەی هەر لەبەر خوا لەبەر تۆزێک لەلایانی چینەکەیشی بگری خوا نەبێ حەفتێک ئیش نەکەی کارە خۆ لە برسان نابی سەر جادە کەم ئیتر قسەتکە لە ماڵەوە کەم ئیتر ئاڵوێت بڵەوە کاتێ وایە ئەی بە ئەم شتانەکە لە ماڵەوە خەفسەیەەکە زۆر سپاس بۆ کاک ئەحمەد لە سێ سادقەوە لەگەڵمان نبوو دەچمە لای باوکی ماکوان لە بازیان باوکی ماکوان سڵای خوارد لەبێ وعليك السلام ورحمة الله زۆر سپاس دەکەین باوکی ماکوان ئەگەر کەمێک دەنگە بەرزکەیتەوە باوکی ماکوان زۆر بەباشی گوێم لێت نییە بەڵێ بەڵام بەداخەوە یارین و کوردستان دەسەڵاتێکەیە ئەسڵەن ئەوە گاڵتەکردنە بە مرۆڤایەتی گاڵتەکردنە بە ڕای گشتی گاڵتەکردنە بە کۆمەڵگەی کوردی ئەمە خۆی گاڵتەجارێت بە هەڵبژاردن یعنی ئەمە باقەدەنە ئیشێکی زۆر ناڕەوایە شتێکی زۆر ناشرینە کارێکی زۆر خێسەویە بە ڕێزمانجەدار خۆ عەفیکە هەموو جارێ قسەیەک دەیوت پەرلەمان نابێت درێژێتەوە خەڵک دەمەدا بە پەرلەمان بۆ 4 ساڵ بەڵام بەداخەوە ئەم دەسەڵاتی پارتیکە حکومڕانی پەرلەمانەکەن کە دەسەڵاتی ڕەهایە لە پەرلەمان بوونەتە هۆی بسەوی شێواندنی پەرلەمان و پەرلەماندار بوونەتە هۆی ماوێرانی گەلی سوور بەگشتی یەک جیاوازی بە حیزبەکەی خۆشیانەوە بە هەڵاگەرانی خۆشیانەوە یعنی بەڕاستی ئەو وشەی ئەمانەکە لە خەڵکێری کوردستان هێزی بەعسی هەر ئەوەی پێدەگیرا بە ڕێزەکەم بارەکە دەخوا نەوت دەخوا داهات دەخوا غازەکە ئەخوا گازەکە ئەپرۆشەیە حەجیب و مرجی وڵاتان حەجیب و مرجی هەریدە کوردستان هەموو تاڵانەکە هەرز و عاسمانیان پرۆ حەجی پاک و زەوی ئەم وڵاتیان نەپەرسی کردو و هەمویان زەوت کردووە تەنها هەوڵاتی قوربەسەر ملەتی کوردی سەردیدا یەک ڕێگایەکیان لە بەرەساکە هەڵبژاردنە یعنی خاتی هەڵبژاردنیان لە خەڵک داخستووە بەڕاستی ئەمە گاڵتەکردنە بە سوحوری خەڵک گاڵتەکردنە بە ڕای گشتی گاڵتەکردنە بۆ خەباتەی کە ملەتی کورد هەزاران ساڵە خوێنی بۆ ڕێژەبرای بەڕێزم یعنی ئەمە ئیشێکی زۆر ناشرینە مرقە لەگەڵ ئەوەیانین وعصرا هر قالت بحكمتي هذه مش حكمتي فاتح حكم الراني كالسر وكاتي برلمانيكا دائما هاز بونينيا بوني معي زرادة معي مالو إراني بدأ صوتي زۆر باشە زۆر سپاس بۆ باوکی ماکوان لە بازیان و لەگەڵمان نبوو دەچمەلای پەیوەندێکی دیکە کاک عەبدولقادر لە ڕانیە وەردەگرم کاک عەبدولقادریان سڵای خوارد لەبێ السلام عليكم وعليك السلام ورحمة الله كاكا جباش مش سلامة الحمد لله باشي تو باشي كاك عبدالقادر وعظم السلام كاكا والله لسكت جان أبواب راسي أود الصلاة يعني ويلي أتوها دبير همو كل شيء تبني خود جوش كاتواري بس
دەبێ خەڵک ئەوەی قبول نەکە بەڕاستی وەکو بەغدا دەبێ خەڵک بێتە سەجادەی دەبێ خۆ پیشانمانە بکە بەڕاستی بۆی کە داوا لە دەنجی خۆی بکاتوانێ کە 4 ساڵی کە دەنگ دەبە کەسێشکات نەوەکو کەسێک لە خۆ کە دەنگمان پێداوە بۆ ماوەی ساڵێک تەمەنی خۆی دەشکاتەوە بەڕاستی خەڵک نابێت قبولی پێیان خەڵک دەبێت سەجادەی داوای مافی خۆی بکاتەوانێ داوای دەنجی خۆی بکاتەوانێ بەڕاستی پرسانەدا داوای حەقی خۆی ناکات ئەم شتانە بۆ قبوڵەکات والله ئەوە دەگەڕێتەوە بەڕاستی خەڵک هەر ینی ڕۆشنبیرێتی ئەوەی نەماوە کە لە داوای مافی خۆی بکە بەڕاستی هەر بە دووەم ئیزوانە دەکەون کە هەموو ساڵە بۆڕێنی درۆیان پێ دەوانێ و یعنی بۆ نمونە ئێستا چەند دەرهاتوو یعنی بۆ ئەو دوو سایدینەوە بابای ڕەنی 50,000 جا بەڵێنیەداوە بەڵام هەر ناڕاستیان کردو ینی لایان کردو بەڕاستی خەڵک نابێت هەر ئەوە دانیشە بەرامبەریان کە ساڵش کە تەمەنی خۆیان جێشکەدەوارێ زۆر سپاس بۆ پێوە دەکەن زۆر سپاس بۆ کاک عەبدولقادر لە ڕانیە دەچمە هەولێر کاک پۆڵا وەردەگرین کاک پۆڵا سڵای خوا لێبێ سڵاوی خوا لە تۆ لە بینەرەکانت برای بەڕێ وعەلەیکە سەلام کاک پۆڵایان دەبێت لە سێ لاوە باس لەم بابەتە بکەین بەڵێ کاک دەسەڵات لەلایەک کەمێنەری لە 16 تا 17 خەڵکە دەسەڵات دەبێت ئەوە بزانین لە 17 خەڵک نەچووە بۆ هەڵبژاردن کەواتە شەرعیەتی ڕاستەقینە و لۆژیکیات نەبووە و نییە خاڵێکی تر پێکوچکەیە دەبی باس بکەی ئۆپۆزیسیۆن لە بەرامبەر دەسەڵات دەچ ئۆپۆزیسیۆنێکمان هەیە ئۆپۆزیسیۆنێکی پەرتەوازە ئۆپۆزیسیۆنێکی تەنها ئیداری ئۆپۆزیسیۆنێکی نیشتیمانی نەتەوەییمان نییە لایەنی سێم سەری سێکوچکەکە UN و وڵاتانی دەرەوەیە تا ئێستا نەمبینی تا ئێستا نەمبینی دەزانم دەیبڕی پێت ناخۆشە بەڵام باگ لە یەکەم لە ئۆپۆزیسیۆن بکەم خزمەتێن کاک پۆڵای بۆی بڕم دەیبڕی قسەی یعنی قسەی حەق ڕقا لەوانەیە لە بەردەوەندی ئۆپۆزیسیۆن تا ئێستا نەمبینی سەرکردەکانی ئۆپۆزیسیۆن بچن لەگەڵ UN دانیشن پێی بڵێن ئێوە هێڵی 36تان بۆ ئەو دوو بنەماڵەدانا ڕاستەخۆ پێیان بڵێن چونکە ئەو هێڵی 36 ئێستا نەهەرێمی کوردستانە و نەچی تر هێڵێکی 36 دوای ڕاونانیان لە پاسی ڕیفراندۆم و 16 ئۆکتۆبەر ڕاوندران هاتنەوە ناو هێڵی 36 لە ئەستۆی کێ پاراستین لە ئەستۆی UN و هاوپەیمانانە ئایا سەرکردەی ئۆپۆزیسیۆن چۆن بۆ لای UN وڵاتان نوێنەران پێتان وتن ئەو هێڵی 36 بۆ پاراستنی گەلی کوردە یان بۆ دزی و تاڵان و تەواشەکاری و تەحنە لێدان لە یاسا و لە شەرعی نییە ئەو شتە خاڵی سێمیان درێژکردنەوەی ئەم پەرلەمان دەرهاوێستە و لێکەوتی زانستیانەی شکست خواردووە بەرەوەبەر بەغدا چونکە دەزانین ئەو دوو دەسەڵاتە هەرچی گەورەیان لە بەغدا کەوتووە ئەستۆ ئیرادەیان بە تەواوی تێکشکە ئەوە خاڵە گرنگەکەیە لەوێ تێک و تێکشکان ئیرادەیان نەما هیچ کاتێکیان نەما هیچ کاتێک بە تایبەتی سونەکان توانیان ئیرادەی دەسەڵاتی کوردی لە سۆنی سەر تێک بشتێنن بە هات و هاواری داعەسەوە 2 ملیۆنیشان هێنا دەبێ خزمەتیان بکەن غەسبەن لە سەریان هەبا بۆ شێخەکانیان هەڵگرن قاسی مناڵەکانیان بچۆن کەواتە لە گۆڕەپانە کەس تێماوە کەسێک نییە داکۆچی لە ملەتی کورد بکە ڕاستۆبی ئێخۆ چەند سار و بنزاریان سەرکردەکانی دەسەڵات کاکە دانیان چەند سار و بنزاریان دەیان گوت حکوومەت پەرلەمان بەرهەمی خوێنی شەهیدانە حاشا لله ئێوە ڕێز لە خوێنی شەهیدان ناگرن حاشا لله لە دوور و نزیکەوە پەیوەندیتان بە خوێنی شەهیدان نییە حاشا لله ئێوە ڕێز لە خوێنی شەهیدان و کەسی کەس و کاری شەهیدان ناگرن زۆر سپاسەکەی با ڕێگە بدەین بە هاوڕێیان دیکە بەشدارن زۆر سپاسەکەی هیوادارم پەیامەکە بگاتە ئۆپۆزیسیۆن پەیامەکەیان بگات ئینشاءڵڵە پێیان نەگا کاک پۆڵاییان زۆر سپاسەکەی دەچمە لای پوندێکی دیکە کاک عەبدوڕەحمان لە هەولێر وەردەگرین کاک عەبدوڕەحمان سڵاوی خوا لێبێ سڵاوی خوای لە جەنابی و لە بیستەران و کادیران و ڕێزێکی شایستە بە کاک پۆڵا پێشکەشی دەکەم وعەلەیکە سەلام برای گیان سەر چاومان ڕێزەشی شایستە بە ڕێزداری خۆی ئوستاد جەنابت دەزانی حەدیثێکمان هەیە العاجز من أتبع نفسه هواها وتمنى على الله الأماني يعني تنبل أو كسيا كتنها وتنها هيوا خوازة لخواي بخوش هيز نكع أو بيدل عاجز حديثي نبوي دعي جناب الدزاني حديثة كترت هي من
دان لسلطان جائر فلا دين له. هر کەسێک ملکەتی دەستهەڵاتی ستەمکاربی دینی نییە بە هەزار ڕێژ نوێژێ ان شاء الله عمري وعمري نوحش بي خروج صدرك عاد نوجي او حديث الاسري تطبيق ذبي انت حكمته شيش هذا الارض ملك الجسور والفضاء ملك النسور واعطى زوي خاكي تاونه ترسانه قضاش ملكي تيرك هي بيدلن خردل زور بهيزه أستاذ أول أمن ملاحظة ذكر تنها قوتا كبر مقتا عند الله أن تقولوا ما لا تفعلون. تنابت أقرتاوك لمحات من تاريخ العالم يعني الصينية كان كتي خوان دفروش بدو نان صينان لبازارا أخيرا وهذا رزبو نكهر المتحدة هو أندام لمجلس أمن فيتو حق فيتوش في فلسطين. أقرتاوك فرنسا بنا سيبرو جان فالجين البؤساء بخينا بزانا فرنسا لصح على كتابه أقدر بريطانيا بناسي أوليفر توسكي بخينا وبزانا بريطانيا لصح على كتابه دعاية دستي بس الدولة سوسي خاكي سرزوي تغرى كدكاتا حفظته شيء كان مليون كيلومتر دولة سوسي بدفعه أو بتكرة بقوتا يان بكر دواء أما ملاحظة كم أستاذ أما تقريبا قرائي إعدام كردن ما اندرايا للرجاي درماني فاشست للرجاي آردي كلور تكراو للرجاي نازانم نستلي آردي أكاشي تكراو يعني أول قوم اللي تذكري والله وبالله وتالله أجر حكمي بدأ بس شيطاني أول قوم اللي تيناك كتابك هي الشيطان يحكم مصطفى محمودي مصري يعني الشيطان يحكم تطبيق بشري وك عراقي لناي ابدا قراري اعدام كردني هر هموما دا درايه للرقاي اردو للرقاي درمانو والديان بابتي تريش او جا اگر دتانوي خلصنا وصربي لحالة تمانوه دانمينين تمينوه هيكي في بردست ناكري خلصانوه ما مصا حتى كنجي تنها رخ نقرتن للراديو كان بدي اوي يجزل فوش لسر بردشي دا بندري وزا اوي في خوشة بخوام سپارد اوي في ناخوشة هر بخوي مسپارد زۆر سپاس بۆ کاک عەبدوڕەحمان لە هەولێرەوە دەچمە لای پێندێکی دیکە خاتوو هانا لە کۆیە خاتووە نەسڵای خوارد لێبێ. السلام عليكم. وعليك السلام ورحمة الله. دەستخۆشی بێت تۆ لەو برابەڕێتەش کە پەیوەندەکەی لە بۆ وەرگرتووە. زۆر سپاس دەکەین بەڕێزی خاتووانە. کاک دانیال بەڕاستی یعنی پێویستە یعنی من بەڕای خۆم یعنی بە کۆلێژ یاسا نەمینێ باشە ئەگە کەسێک یاسای تەواو کردبێ کەسێک دکتۆرای هەبێ پێشەی یاسا بکە باشە تاوەڕێ لێرەکە یعنی چی دوورەکە باش ئەوانە بناوی دەستوریان ناویە دەستور ناوی پێشێ بکەونێت ئەو دەستور باشە خۆیان پێشێنیان کرد خۆیان دەستور یاسایان یعنی بەڕاستی لە بەساری خەڵکان زۆر ئەوە کرد یعنی هیچ بەهایەتیان لە نەهێشتەوە بەڵام هەموو کە ئەو پەرلەمانیانەوە بۆماری ساڵێک درێژ کردەوە لەبۆ خەڵکاکانیان دەستون بۆ هەڵبژاردن لە ئەنجامی ئەوانە ئێمەش ئاوامان لێ بەسەر هاتووە کە پەرلەمان درێژ دەکەنەوە بە توان ئەمانە خۆیان هەڵ نەبژێردراون ئەمانە خەڵک دەنگی بکەێنەداون کە کاتێک ڕێژێک بەناو حکوومەت خەڵک دەنگی پێداوین ئەسڵ ئەوە زۆر زۆر ناڕاستە کە بەڕاستی ئەوە خۆیان دەنگیان کابیرەکان خۆیان سۆتن دەنگیان هیچی هاوڵاتیانیان بۆ خۆیان لە بەرژەوەندی خۆیان بەکارهێناوە ئێستا لە پەرلەماندا ئەو زۆرینەی کە بە ساختەیی سۆتە پەرلەمان دەنگی بەوەداوەتەوە کە پەرلەمان درێژ بکرێتەوە ئەو دەنگی هاوڵاتی نییە بەڕاستی کە دەنگی بەواندا دەنوێنەری ئەستەقینی خەڵک نینەوانە خۆیان هەڵبژاردەوە وە خۆیشیان تەمەنی خۆیان درێژ دەکەنەوە تەبعەن بە نایاسایی و بە نادەستوری بەخۆ خۆیان باسی دەستوریان دەکرێت بەڵام من دەمە یەکشم سازیسان بۆ ئەم جارەکە ساڵی داهاتوو هەڵبژاردن بکرێت من یەک نمونە بۆدێنەوە من کرایەکەم کرێت کارە لێرەوە سووە خوڕما و بۆ کرێکاری بەڵام ئەو ڕۆژێک کە
هەموو ڕۆژی پێشتر هەڵبژاردن ینی ڕۆژ پێش هەڵبژاردن هاتەوە بۆ ئەوی کە دەنگەکەی نەفۆتی ینی خۆرماڵ بۆ کۆرە بڕێتی زۆر دوورە کە بۆ پێکارێک بێتەوە بەڵام ویستی دەنگەکەی نەفۆتی هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستانی پنیاوەندا ئەمێ پێویستە هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش ئەم جارە هەڵبژاردن زۆر بەگرنگزان و بزانن کە پێشایانی بینێنە پەرلەمان و دەنگی پێ بدەنەوە. زۆر باشە، زۆر سپاس. زۆر سپاس بۆ خاتوانە لە کۆیە. دەچمە لای پەیوەندێکی دیکە کاک ئەمین لە سەی سادق وەردەگرین. کاک ئەمیجان سڵای خوا لێبێ. السلام عليكم داوزانيا. وعليك السلام ورحمة الله كاك أميجان. سلامت بيخوا. والله إذا بالي تولكته براسي منه بقوم دواء أوبوزيسيون وخلقي ناراضي ونخبور وشبيه ملاك أكام يقدس ويقدن ناراضي بلان بريت لري برلماني لري داقية في لري علاقه لري حمو فشارني ودولديني خويا كان براسي أمانة هيج بهايكي إنساني أخلاقي أنت أنا ما هو يعني بحالة أبيني من هذا أمانة كانت يخوي شورش ينبوشي كردوه بۆ شۆڕش گێڕبوون لەبەرەوە کاتی خۆی بەحساب زاڵم و دیکتاتۆری بۆ خۆی تا ئەگە خۆ حەمارش دووبارە گەدوی تر فەرخوشیە لەگەڵەوە ئەم خەڵکە بۆیە بە کوشت ئەم خەڵکە بۆیە بە ماڵکاوکردن و بە کیمیاوی و چی و چی قوڕ بەسەری ئیسا خۆ هەمان جێرو کردووە نەوتی داگیر کردووە غازی داگیر کردووە ئازادی داگیر کردووە دەرمانی خەستخانە داگیر کردووە نازانم چی ماوەدای یەک دەنگ ئەوی داگیر کردووە یعنی بەڕاستی ئەمە کە ئەڵەندەسی ناوەدە بینی خەڵکە ئەمەیە من نازانم ئەمانە لە کولێجی یاسا خوێندەدی من بخۆم داواکەم ئەسڵەن کولێجی یاسا هات داخرێ والله وبالله لە یاسای لە کۆلێجی یاسای کالیفۆرنیا ئوسمانە خوێن بێنە بۆ لابن بە دیکتاتۆر من نازانم چیان خوێندووە والله ئەسڵەن ئەم وڵاتە پێویستی بە خوێنەوەی هەر نییە پێویستی بە وجدانە تۆ کە پێی وجدانە بە سەد شەهادە بێ کە تۆ وجدان لە قەلبتان نەبوو یعنی بەڕاستی ئەمانە هیچ شتێکیان نێشێتە بۆ خەڵکی ئەم وڵاتە حتا بەس بەڵێ شتێکی دیکەشیان هەیە بۆ نمونە لە ڕیفراندۆمە و لەم درێژکردنەوەی خولی پێنجەی پەرلەمانیشدا وڵاتانی دەرەوە بۆ نمونە تێگورتوەکان هۆشیاریاندا کە لێکەوتەی خراپی لێ دەکەوێتەوە ئەگەر خولی پێنجەمی پەرلەمان و حکوومەت و سەرۆکاتی هەرێم درێژ بگرێتەوە بۆچی گوێ ناگرن بۆ وڵاتانی دەرەوە یعنی حساب بۆ هیچ ڕایەک ناکەن وەکو خۆیان ئەڵێن لە ڕیفراندۆما بینیمان و لەمەش بە هەمان شێوە والله كان يا أمان له هلول عايشين جاء كان يفرض وما كانت توجه بالناس يشتري دعشوا كما أنا بالبرة وخاطري قلت يعني براتي له هلول عايشين وازن حلا منه لا بصلاة وازن كهيز يقول الصلاة يعني ولوش ما لقينا ناس يقوم الله ولات وقوم الله كومبانيا لما هذا برجمان دي جاتر مش تعرف بس هو يعني براتي صدام حسين كاتي خوي كويتي زول بيانو له هلول عايشين هناك وجاي كذي بس الجوتين هو ما هرواي هو ديكتاتور أو كعقلي نبي عمراني هل أو كشيء عقلي هاي كخوجة إلهنا ما كخوجة توشي نعمتي قرب سرينا معنا بس على أبينن شايف بس على أبينن حيش تقدر ما أبينن مدة عادم أوفيشن ده لو جاكو يقبلن بدأ جاكي درالي ده شقام ده حموش هناك براسي أمانة هيش يجيب مولات الناس وده سقول كذا زوج سپاسەکەین کاک ئەمین لە سەی سادق باوکی محەممەد لە ڕانی وەردەگرین باوکی محەممەد سڵای خواد لێبێ كاكا دانيال السلام عليكم برهان. وعليك السلام ورحمة الله باوكي حيان. زور سپاس بۆ جەنابێت. كاكا دانيال ئەوە دوو ڕۆژە بابەتی هەموو بەرنامەکان هەموو کەناڵەکان لەسەر درێژکردنەوەی پەرلەمان زۆر ڕاستەکەی هەرچی بەرنامە و من بینیم لەسەر درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان و بە هەمان پێک من حەزم دەکرد جەنابەت تێکستەکەی خۆت گۆڕی با لەبەرەوەی تەقریباً بەجۆرەی تەڵقیتەکە کۆتا بەرنامەی حتا کەناڵەکانی بەسەر ڕای خەڵک نەوە بەرنامانەی تری کە سیاسیەکان و نوێنێ لە حیزبەکان بەشدار دەکەن باوکی محەممەد لەبەرەوەی کە ئەمە شتێکە ینی جێگەی بایەخی خەڵکە خۆتە زانی ئێستا لە هەموو ماڵێک و لە هەموو شوێنێک باسباسی ئێمەیەوە گرنگی شەکە هاوڵاتیان لەسەر ئەم بابەتانەیان هەبێت کاتم بدەوت خوا کاکە دانیار من گلەیم لەسەر ئەوەی نێت تۆ بابەتەکەت لەسەر تەمەن درێژکردنەوەی پەرلەمانە من پێشنیار دەکەم تۆ بدنووسی باە لەسەر درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان ئۆپۆزیسیۆن چی بکە ئۆپۆزیسیۆن پەنا بباتە بەرسی کاکە دانیار ئەوە بابەتەکی زۆر گەورەیە غەدرێکی گەورەیە لە خەڵکی هەرێمی کوردستان کراوە بەڕاستی پێبرێم ئێوە وەکو ئۆپۆزیسیۆن نابێ بێدەنگ کە دەڵێن ئێوە برسم هەموو حیزب ئۆپۆزیسیۆنەکان ئەوانەی کە خۆیان
دێبەری کردێ لەو دەسەڵات و دزوو گەندەڵی پێت وایە باشترین هەڵوێستێک چییە کە ئۆپۆزیسیۆن ئەنجامی بدات دوای ئەم گۆڕانکاری کە ڕوویدا؟ بەڵێ ئێستا من پێ دەڵێن یەکەمیش دان بەو تەمەند درستکردنەوە دانەهێنن واتە دەوامی تێدا نەکەن ئەوە قسەی مەنتیقی نییە بڵێن وەڵا ئێمە ساحەکە بۆوان چۆل ناکەین لەبەرەوەی ئەوان دوای چیان بێدەیانکەن هەڵمۆگەرەوە چیتان پێ دەکرێت لە درێژ نەکردنەوەی پەرلەمان بیکەن ئێوە لەوێ بن و یان لەوێ نەبن پێر هیچتان پێ ناکرێت مەبەستم هەموو ئۆپۆزیسیۆن نەک بەزدەناپەن کاکەدانیان لەبەر ئەوە پاشا بەوە مەهێننەوە بچن پەرلەمانتارەکان معاش وەربگرن و امتیازات و لابوگەزاتی پەرلەمان وەربگرن لە موچەوەرگرتن ئەندام پەرلەمان بن لە قسەکردن ئۆپۆزیسیۆن بن نەخێر من بە هیچ شێوەیە وەکو هاوڵاتێکی بێلایەنی مسلمانی حەقبیست و حەقدیتن ئەوەم پێ جائز نییە و پێم خۆر لە چاونانی خەڵکە هەر حیزبێکی ئۆپۆزیسیۆن بچی دان بەو درێژکردنەوەی پەرلەماندا بێنی ئەوجا دەوام بکە ئەوجا معاش وەربگری هیچ فەرقی نیە لەگەر ئەوانەی کەوا تەمەنی پەرلەمانەکەیان درێژ کردیتەوە پاساویشمان بۆ مەهێننەوە مەبەستم هەموو حیزبەکانی ئۆپۆزیسیۆنە ئەوجا پێویستە پێت وایە ئۆپۆزیسیۆن پەرلەمان بایکۆت بکات ینی گۆڕانکاری دەبێت کاردانەوەیان نەبێت یاخود شتێک دەبێت کە لە بەرژەوەندی هاوڵاتیان نابێت؟ کاکە دانیار زۆر لە بەرژەوەندی هاوڵاتیانە من بەش بە حاڵی خۆم وەکو هاوڵاتیەک بەڕاستی پێ بێم هەر دەکەم ئۆپۆزیسیۆنەکە ساحب هەڵوێست و مۆقیفە لەگەر هیچ شتێکی نایاسایی نییە لە بۆ پارە و موچەوەرگرتن بە پاساوی ئەوەی کە هاوڵاتی قازان دەکات یان ئەوە تا پەرلەمان یان لەو بەجێ دێدرێ یا ئەوە تا ساحەکان لەو بەجێ سپۆرت چۆڵ دەبێت ئەوە هەمووی پاساوی ئەوەیە کە پەرلەمانەکانی ئۆپۆزیسیۆن بچن موچە و ئیمتیازاتەکان وەربگرن نەخێر بە هیچ شێوەیەک ئێوە ئەگەر بەدەوامکردن هیچ شتێکتان پێ دەکرێتن لە پەرلەمان فەرمونون مەهێنن پەرلەمانەکە درێژ بکرێتەوە نەخێر بە هیچ شێوەیە قبوڵمان نییە هیچ ئەندام پەرلەمانێکی ئۆپۆزیسیۆن بچی لەو ماوە درێژ کراوە نایاساییە دەوام بکا و موچەوەر بگرێ هیچ فەرقی نییە لەگەر ئەندام پەرلەمانەکانی یەکێتی و پارتی و گۆڕان کاکەدانیان ئەوە یەکەم هەڵوێستی جوامێرانە و مەردانەیە کە دوا ڕۆژ خەڵک پاداشتان بداتەوە کە ئێوە بە فعلی بە عەمەلی معاشەکەشتان پێ حرامە وەری ناگرن لەبەرەوەی بابەتەکە ئەوەی کە لە بەرژەوەندی هاوڵاتیان نابێت ئەوە جێبەجێ بکەن چونکە ئەوان گەل هەڵی بژاردون گرنگە دوجاریش هەر بە گوێی گەلەکەیان بکەن و ئەوانیان بێت ئەو بکەن. کاکە دانیار دەبێت بە قسەی ئێمە بکەن ئێمە ئەو کەسانەین کە دەنگ دەدەین بە ئێوە ئێمە ئەو کەسانەین کە دزی دز و گەندەڵ و مافیا و خاترۆشەکانین ئێمە ئەو خەڵکانەی لەگەر ئەو کەسانە دەبین دوو ڕۆژی لێرە هەڵبژاردن کە ئیمڕۆدان بەو بابەتە نایاساییەدانینی ئەوە غەدرێکە لە منیان کردووە ئەوە غەدرێکە لە هەموو هاوڵاتی خەڵکێڕێمی کوردستانیان کردووە بە پاساویی ئەوانە تەمەنی پەرلەمان درێژ دەکەنەوە کۆمیسیۆن حازمیان ئەی چوار چارە ئەوە حکوومەت هەربژێردراوە پەرلەمانێ کۆمیسیۆن چی کردووە ئەو موچێتی وەرگرتووە فەرمانبەرەکانی ئۆپۆزیسیۆن لە حکوومەت ئەوانە پێویستە هەمووی دادگایی بکرێن ئەوانە پێویستە هەمووی بە کەسانی گەندەڵ و ئەوە لە قەڵام بدرێنی سوپاس بۆ زۆر سپاس بۆ باوکی محەممەد لە ڕانیە کاک ئەحمەد وەردەگرم کاک ئەحمەد گیان سڵای خوا لێ ببوورە نەمزانین لە کوێوە کاک ئەحمەد کاتمان زۆرە سلام علیکم بەخوای چەند جار هەر دەیڵێم کەچی هەر هیچ کاک ئەحمەدیان ببوورە باشە کاکە جان بەڵێ گوێ لە قسەکانم ڕادرا من دەسخۆشی لە گۆڕانەکەم کە گۆڕان هەموو ئافرەتی کوردستان ئەوەی موچەی نەبی موچەی بۆ بڕی و معاشی بۆ بڕی ئەوە یەک دوام جەماعەتی لەوەی نوێ کۆمەڵ کاک سەلاحەتی باهەدین حیزب چووکەکان هەموویان ئێکگرتوون نین کە ئێکگرتوو بن یەک دەست بن باشە بەس ئەوانش ئێکگرتوو نین گلەیین لەوانی شەیە بەس یەکێتی و پارتی و گۆڕان بەسەر دەستان بەسەر هەموو کوردستان داگرتەوە ئەوە دوو چێ ئەوکەی بۆ کردبوونە ئەمریکا بریتانیا ئەڵمانیا فەڕەنسا هەموویان شەریکن لەگەڵ یەکێتی و پارتی و گۆڕان لەو سەربەرتوسا مالی کوردستان لەگەر ئۆردۆغانی باوکی کاک مەسعود و هیچ حیزبێک لە کوردستان هەموو حیزبەکان بەخوا هەموو ئەنجاش یەک ماسکردن
کوردستانیان هەموو فرۆشت و خەڵکی کوردستانیان هەموو بەتاڵان بن هەموو ئەمریکاشە کوردستان تاڵانەکە پێت وایە ینی بۆچی دەسەڵات هەمیشە و بەردەوام پەنا دەباتە بەر درێژکردنەوەی پەرلەمان کاتێک کە کۆتایی ئەو خولی پەرلەمانە دێتە پێشەوە ئەمریکا ئەوکەیان بۆ شەریکە لە پارەکە و لە ساڵی ڕابردووە بۆ نمونە لە ساڵی ڕابردووە کاک ئەحمەد با ئەقسەد بۆ کەرکووک تێ بەدەستیوەدا بە زۆر ئۆردۆغان ڕیفراندۆمی بە کات مەسعود کرد بۆ تێ بێ ڕیفراندۆم بکەیت کە کەرکووک و مووسڵتێکەوە بگرم دوای ئەو ئیشان پێ نەکرا زۆر سپاس بۆ کاک ئەحمەد لە هەولێرەوە باوکی ئەیمەن وەردەگرم لە ڕانیا باوکی ئەیمەن سڵای خوا لەبێ وعليك السلام ورحمة الله باوکی ئەیمەن لە گەرمیان داوای لێبوردنەکەم باوکی ئەیمەن وڵات بابەتەکەتان ڕاستەکەی جێگەی بایەخ من نییە سەراحەت بڵێ وەکو هاوڵاتی جێ وڵات بۆ یعنی بەڕای من قەیچێکە باوکی ئەیمەن ڕێز لە ڕاکەی تۆ وەرەگری بڵێ حقا لەدوایم پەیوەندیە ڕاستیەکەی بەرنامەکە ڕابگرین چونکە من بە تاوان نێزانم بەرنامەی ڕاستەخۆ بە بابەتی لەم شێوەیەوە سەرف بکەن بۆ ئەوان درێژی بکەنەوە درێژی نەکەنەوە سەرۆگاتی پەرلەمان لە جێکی خۆی بێ لە جێ خۆی نەبێ هەردوو لە هەردوو دەسەڵات بڕێوەیە بن ئیتر سەد هەڵبژاردنش بکرێت دڵنیا بە لەم وڵاتە هەر ئەوانن ئیتر بەرنامەی لەسەر بکەی بەرنامەی لەسەر نەکەی ڕای خەڵکی بۆ وەربگری چونکە ئێمە درێژایی ئەم کردوتەوە تا پەیوەندی و کردو و ڕای خۆت و تۆ لەسەر ئەو بابەت مەبەستم مەزانی مەبەستم وەیە بابەتی درێژکردنەوەی پەرلەمانی کوردستان ئەو کە لەلایەن دەسەڵاتەوە بە تایبەتی پارتیەوە کە هانای بۆ براوە دەست درێژەکرێتەوە ئەمە درێژ بکرێتەوە درێژ نەکرێتەوە هەر ئەو دوو دەسەڵاتن هەر ئەو دوو لایەنن وڵاتە بنە ڕێوە و حکومەتە بنە ڕێوە و فەرمانڕەوان لەم وڵاتە قوربان ئیتر ڕاستیەکەی ئەمە لایەنی تریش یانی بە تایبەتی ئۆپۆزیسیۆن بە تایبەتی یەکگرتوو کۆمەڵ ئەدنەوەی نوێ بزوتەوەی گۆڕانەوە لە ئۆپۆزیسیۆن نەمای تا حالێن بزوتەوەی گۆڕانیش بەشێکی سەرەکی و گەوری لە چێکەکە بەرکەوتەیە پێش پەرلەمانتاریان دەنگیان نەیەوە پێش پەرلەمانتاریان ئەمڕۆ لەگەڵەوەیان نەبوون کە خولی پەرلەمان درێژ بکرێتەوە حەوت پەرلەمانتاریان لەگەڵ درێژکردنەوەی خولی پێنجەی پەرلەمان بوون بەڵێ ینی هەمووان نەبوون لایەنی ئۆپۆزیسیۆن تاوانباری سەرەکی من سەراحە پێ دەڵێم بۆ لەبەرەوەی هۆکاری ئەم هەموو پێشێلکاری و بێدەنگی و زوڵم و ستەمەی کە لە وڵاتە ئەکرێ هۆکاری سەرەکی ئەو سێ لایەن ئۆپۆزیسیۆنن بە تایبەتی یەکگرتوو کۆمەڵی ئیسلامی کە حەزیان لە دەسەڵاتە ینی تۆ ئەگەر من لە ماڵەکەی خۆمە کە مناڵەکەم شتێکی کرد هەموو جارێک هەر چاوم لێ نوقان ستەم نەکرد بێدەنگیم هەڵبژار مناڵەکەم بێتە کەڵەکا بەسەرمەوە بەڵام باوکی من دەزانی کە لە هەموو پرسەکاندا بێدەنگ نەبوون و هەمیشە بەردەوام لەگەڵ ڕای هاوڵاتیان نبوون لە بەرەی گەلا بوون هەمیشە بەردەوام چاودێرێکی وردی دەسەڵات و حکوومەت بوون ینی نابێت بێ ئینسابی لەوەی کە ئۆپۆزیسیۆن و لایەنەکانی ئۆپۆزیسیۆن کەم تەرخەم بوون لەوەی کە کردویانە بەڵام پێویست بوو زیاتر بکەن بۆ خزمەتی گەر ڕاستەکەی من لەگەڵ تام زۆر سپاس دەکەین باوکی من لە گەرمیانەوە دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک عەبدوڵڵا لە پێنجەن وەردەگرم. السلام عليكم. وعليك السلام ورحمة الله. دەستخۆشی بەرنامەکەتان لێیەکەم من وەکو خۆم باوەڕم وایە لەسەر ئەم گۆی زەویە گەلێک نەبێ وەکو کورد پارەی خۆش بووە جا لەسەر وەرچێکم نووسی وەڵێ گەلێک شت ناکەم وە کورد پارە ویست ئیمادە دۆڕاو لە سەد ویست زانای نازانا بیرمەندی بێبیر دین و ئاسم و خاچیاندا بەویست من ئەڵێم بەرەی ئۆپۆزیسیۆن ئەگەر یەک بوون ئەگەر هەموو گرۆکان یەک بوونایە هیچ ئێتوان نێک بن خۆ ئاگای لێتی ئەوان ناتوانەوەگەن من دەنگم بە ئێوە زۆراوە دەنگم بە ئەو حیزبەی تەناڕازی بەوەی بەرامبەر دەسەڵات بە گۆڕانیشەوە بە یەکگرتووە بە کۆمەڵ بە هەمیانەوە بە بزوتەوە دەنگم بە گشتیاناوە لەبەرەوە خوای گەورە فەرمێتەوە لەگەڵ ئەو کەسە بکە ینی دەشی زاڵمەوە من ئێستای لەگەڵەوەم بەڵام بۆچی تا ئیسە نەمان بینی ئەندام پەرلەمانێکی بەویژدان بێویژدان یا مسلمانیانە مسلمان بۆچی بڵێ کاکە ئەوە من ئەم پارەم ناوێ حرامە ئێمە لە ئاستی مادا دۆڕاوین بۆی ئەوە زاڵە بن بەسەرمانە ئەینا ئەی بۆچی ئەم گرۆهانە بۆ نابن بەیەکی ئەم حیزبانە کە ناڕازین بڵێن وەکو هەمووتان وەکو یەکگرتوو وەکو کۆمەڵ وەکو بردوتنەوە وەکو نەوەی نوێ ئەی بۆ نەبین بەیەکیە
ئەی بۆ نەبین بەیەکێ و دژی ئەم زاڵمانە بین وەڵڵاهی ئەم زوڵمە ئەمانەیەکەن خۆزگا کافر بوونایە ئەمانە بەس کافری وەک کافر ئەمانە بە مسلمان کافرن و بە کافری منافقن لەبەرەوەی کافری عەسڵ نین ئەمانە خۆزگا کافری عەسڵ بوونایە یعنی ئەوەی ئێسمان پێکەوە ئێمە ئاواتە خواج لەمانە کافر بوونایە ئەوەی ئێسمان پێکەوە معنای هەیە تۆ حەزی لێی دەستەدانت دین بێتەوە کە سەڵ ساڵ 2000 ساڵی لێکردووی 5000 کینایی لێکردووی ئەمە نامەردی ئەمانەی ئێمەڵی خۆزگا سەدام هاتەوە ئەینا سەدام پیاوێکی عەدالەت و بەڵام زاڵم بوو یعنی چێم عەدالەت زاڵم بوو کە ئەیوت ئەو شتەکەم وەکو پیاوەی وت کە ئەیوت نایکەم وەکو پیاو لێکرد لە بەغا یەک قسەیەکی لە شەمی شدێری ئێمە یەک قسەی بوو ئەم پیاوە ئەم سەدام حسێنە پیاوێکی عاقڵ نەبوو بەس عەدالەتی پیا بوو معنای هەیە ئێستا ئێمەی کورد ئەم هەموو زیندان و داما و عیدام کرا و خەڵکی وا بوو تەمەنی 16 ساڵ لە سزەکانی کاکە سەدامە ئەوەسا تا بوو هەرزۆملی لێکردۆ ئەگەر نامەردی ئەمانە نەبێ ئێمە ئەوە بە سەدامە خوازین والله خیانەتە بڵی سەدام زاڵم نەبوو والله زاڵم بوو بەس واللهی زوڵمەکەی ئەمان لەوان گەورەترە و دەستخۆشیتان لێگرم هیوادارم گشتمان دەست بگرین بە یەک و ئەگەر بە یەک بوو شەش بە ئێمە بازی زاڵم بین لە هەر کوێ زوڵم نەبوو با هیچ دەمە دەنگی هەڵبڕین خۆ لەو کابینە کە دەنگی لێدێ خۆ بەس خوای تایە کەسی گیانیە بۆ خەڵکی معاشخۆر وا ئەزانێت کامێرەیەکی بەسەرەوەیە ئەی تۆ ناترسی وایەتە فەرمێ وەلا تەرکەنوا إلى الذين ظلموا فتمسكوا النار دەستپاسانەکەم زۆر سپاس بۆ کاک عەبدوڵڵا لە پێنجێنەوە لەگەڵمانە بوو بەڵێ دەچمە لای پێندێکی دیکە کاک محەممەد لە چەمچەماڵ وەردەگرین کاک محەممەد گیان سڵامی سلام عەلەیکم سڵاوی خوای گەورەت لێ وعەلەیکە سەلام کاک محەممەد گیان بەڕێزی برای گەورەی وەڵا کاکە جان من لەسەر قەزەی ئەم پەرلەمان درێژکردنەوەیە بەڵێ ئەوەی کە پەرلەمانتار بووە یعنی لەو قورئانە گەورەیە نەترساوە سوێنی بەجرۆ خواردووە هەر کامێژیان ئەڵێ یعنی دەسەدەنە بان قورئانەکەڵە بەم قورئانە خیانەت لەم میلەتە ناکەم کام پەرلەمانتارە خیانەتی نەکردووە تۆ پێ دوای ئەوەی ئەمڕۆ ڕوویا خیانەت بوو لە میلەت کرا برا جوانەکەم ڕێواسفاق کە بەدەنگی من و ئەمسانی مشوەتە ئەیانە ئێستا خوارەناسیەکە قورئان بە درۆ ئەخوا قورئان بۆ شەقی ناکە ئەو پەرلەمانتارانەی یەکێتی پارتی گۆڕان ئیشەڵڵا داوام لە خوای گەورەیە هەیە ئەنجاو کەواتە مادەم وایە من کابرایەکی هیچ نەدیتە و فەقیر و داماوم وا بڵێن یعنی وەکو ئەوان بە درۆ بش قورئان بخۆم یە میلەتەکەی تر چاو لە پەرلەمانتارەکانمانەکە هەمووی پیاوە کوجۆ ئەچێ قورئان ئەخوا بەخوا تۆ باشەکەی کاک محەممەد ئەم ژیانی دنیاە تەواو بێ و ژیانێکی هەتایی هەیە ینی ئەوە 10 ساڵی کەمان ئەوە 15 ساڵی کەمان ینی بۆ کوێچن یعنی قسەکان من خراپە قسەکان من تەواو نییە ڕاستەکەی منیش لەگەڵتان کوڕەکەی من تۆ بۆسە کوڕەکەی من کوڕەکەی تۆ مناڵەکەی ئەو پەرلەمانتارەکانمان ڕئیسی پەرلەمانمان درۆ ئەکا و بە قورئانەکە بە درۆ ئەخوا بەیانی مناڵەکەی من دزیەکە کا ئەچێ قورئان ئەخوا ئەڵێ ئەدا پەرلەمانەکانمان هیچی لێ نەهات با ئێمەش هیچمان لێ نەهات ئەچێ قورئان ئەخوێت قورئان بداتە ناو دەمیانە منیش داوام لە ئۆپۆزیسیۆنە وەڵڵاهی ئێوەش پەرتەوازن وەڵڵاهی ئێوەش یەکگرتووتان نییە وەڵڵاهی ئێوەش داوای مافی میلەت ناکەن ئەکە داوای مافی میلەتەکەن کاکە جان وەکو ئۆپۆزیسیۆن باشە ئەمڕۆ کە سێ ئۆپۆزیسیۆن لە ناو پەرلەمانە بوو کردیان بە شەپەڕێزان و فیکە لێدان و حیای پەرلەمانە برد ئەگا کۆمەڵ و یەکگرتووشی لێ بووە ئەو شتە پەسەند ناکرا ئێستا ڕاستی بۆ بکرن لە یانزە یەک ڕاستی پێ بڵێم ینی ئەگەر گوێبیستی منیش بی تۆ یان چاوەکەمی کاک محەممەد ینی ئەمەش با بڵێنەوە بەشێکی ینی پێوەستە بە هۆشیاری هاوڵاتیانەوە ینی بەشێکی زۆری پێوەستە بەوەی کە هاوڵاتیان لە کاتی دەنگدانە نوێنەری زیاتری ئۆپۆزیۆنیان هەڵ نەبژاردو تاوەکو ئەمڕۆ دەنگێکی کاریگەرتر بن لە پەرلەماندا بۆ منە هاوڕێی پێشتر تەلەفۆنی گوتی لە 170 هاوڵاتیان بەشداریان نەکرد لە دەنگدان ئەم لە 170 بێگومان دژی دەسەڵاتداران بوون بێگومان دژی ئەو حزبەکانی دەسەڵات بوون بەڵام ئەم لە 170 ئەگەر لایەنەکانی ئۆپۆزیۆنیان هەڵبژاردە ناڵێم حزبەکەی خۆمان بوون من هەر لایەنە ئۆپۆزیۆنەکان بەگشتی دڵنیا بە کاردانەوەیەکی زۆر باشە بوو حتا ئەگەر تەزویریشیان بکردایە ئەو کاتە هەر لایەنەکانی ئۆپۆزیۆن براوە دەبوون لە پەرلەماندا ڕاستەکەی لەگەڵ قسەکەتا هەم خەڵکەکە بۆیە نایە بۆ دەنگدان خۆ من بە هەزارەها خەڵکە لەم ئەڵێ کاکە جان ئێمە دەنگ بدەین دەنگ نەدەین ئەمانە دەرچوونە وانە ئێستا گەر ئەو 170 دەنگیان باە پێدوانی گۆڕانکاریەکرا ئەم قسانەی کرد کە ئەم جارەیە بلاتخاست کە ئەم قسەی کرد
سەرۆکی نەتەوە یەکگرتووەکان ئەم قسەی کرد تۆجێ خەڵکەکە دڵی پێ خۆشە دە ئێوەش تۆجە بکەونە خۆتان داوای مانگرتن بکەن کاکە جا داوای ئەوە بکەن بڵێ کەس نەچێتە سەرکار داوای ئەوە بکەن ئێوەی نەقیزەتان هەبێ. زۆر باشە زۆر سپاس دەکەین بە ڕێگەبین باوەڕانی دیکەش کاک محەممەدگیان ڕێز و حرمەتت هەیە بە ڕێزی چاوەکەن عزیزی منی کاک محەممەدگیان لە چەمچەماڵەوە کاک دیار لە سلێمانی وەردەگرین کاک دیار سڵاوی خوا لێبێ. باشی وعليك السلام ورحمة الله سر شاو وعليكم السلام ورحمة الله وبركاته صوت جاريك شما ودو سعود ماجد هو سباتي شدكم سبات وارد تقريبا جدا عوان جسم وانا لكذي محمد بريك يا خمر الإسلام يوف لسر أي برنامج رونو غاتون يعني بو برنامج حزب سانداناو كشيما لعسب أمر كل يعني هالشدني كميلة أبو هميس ريوشدا يعني بدقيت هميس ريوشدا يعني هاي بريبو حاج مليونك ونو مليونك كيفشتي يعني ايه يكزناها لصدقني اني لتا جذبت بجين لك اعطانا كبر بلي اما لسر امانك هذا الجان اما حقي هاتينا تفرع بس ايوا بيسان لك يعني براسي لاساس نويني بونك دانا وبونك هاي بونك يدي وكو بولت كيفشتي كمناقشات فرقة بس بشي ايوا يقولي اسلامي بقوى ملواني بحموتاني يكسانها هاتينا تدخل أيقصدكم مودل كان هموتان عواتان ليش؟ ولا نعم لسه البرلمان بدي أتواني كاك جنب وصالة شيء من دون بيضان يعني زور بينا فرصة من دون جابة إيوة. بلان بپی حجمی خوان آنیش همو هولی که خصوصا قربو خدمتی یک هولی كوا كهرباء كوا غاز كوا نوتت كوا آوت. همو أمانة لدستي أوبوزيونانية كاك. إيراني. ديال. بەڵام هەموو ئەمانەی کە باسێکی لە دەستی ئۆپۆزیۆنانیە لە دەستی دەسەڵاتە بەڵام ئەوەی کە بەسەر ئۆپۆزیۆنەوە چاودێریکی وردی حکوومەت و دەسەڵات پەرلەمانەکانی ئێوە لە پەرلەمانان بۆچی هەمووی کە دەستی بەرزە کردوانێ بۆ ژنێکی خنکە ئیگودێ مەکاکە لەگە قسەی پێیان بۆچی نەهات لەسەر بەنی میلەت بدوێ پێغەمبەری خوا بەقوربانی صلی الله علیه وسلم لەسەر میلەتەکەی کە شبشێری دەرهێنا یعنی تێگەشتی بەس ئێوە نەدەست دەدێنن نەقسەهاتن يمكن نازلهم والله نازلهم من شيء أمره ملا أسف أمره دني كد لا هنا أمره همو كد كروشرا طوالي يعني كد بدأ بياضة كدية جواب. بەڵام بەشێکی بەهۆی کەمی لایەنەکانی ئۆپۆزیۆنە بوو کەمی کورسەکانەوە بوون نمونە ئەوەی ئەمڕۆ ڕوویدا ئەگەر ئۆپۆزیۆن ژماری کورسەکانیان زیاتر بووە بێگومان کاریگەرێکی زۆر باشتریان دەبوو لە پەرلەماندا زۆر سپاس دەکەین. من ناڵم ككوميسيون من أول تقول لسر حقي من قصد كردايا من دون مجاوبة تو. بوشي من أول كاتجة من أنطر رمانا ما يخشى حكينا ما ولا خشي كيان ثواني أمانة يشرب حكي كان نعم جاري ما أقول من لسره الششي ينزق كتاي بخلي برلمان دتاو كاتب زانين لأن كان يوصل شهر استيقاظ وأنا بدي شيء نازل شنيشة تاو كاتب تا ششي ينزق وأنا بقولي برلمان بمنه دواي أو جرمانه ويانا مانه بيوندي بأجندة وكاري خوانه هي سپاس دەکەین کاک دیار دەچمەوەی ئیسلامن مەمنون کانم یتر بعدەنگی شاتێ بدەینەوە یتر بۆی کە جارێککە نییە دانە دەتوانێت بەم دۆخە وەڵی کورد فرۆشرا ئەمڕۆ یعنی تەوا یانی حسابان بۆ ناکەن لە پەرلەمان ئەویان حساب بۆ کورد ناکەن بۆ دەنگی ئێوە ناکەن وان پێوتی باشە کاک دیاریان زۆر سپاس دەکەین دەچمە لای کاک حەمەڕەشی لە ژاراوە کاک حەمەڕەشی سڵاوی خوا لێبێ کاکە سەڵاوی خوای لە جەنابەت وعەلەیکە سەلام وەرەحمەتوڵڵا الله ئێوارەت باش ڕێزم بۆ جەنابەت بۆ کەناڵەکەت بۆ ستاپە پیرۆزەکەت ئەو بەڕێزەی کە لەگەڵتدایە ڕێزم بۆ بینەران و بیسەرا من ڕێی تایبەتی خۆمەیە ئێمە لە خزمەتی تویان کاک حەمەڕەشید بەڕێزی مانشێتەکە نووسراوە بۆچی دەسەڵات هەمیشە پەنا بۆ جێشکردنەوەی تەمەنی خۆی دەبا کاکە لە کەمتیاریان پرسی بۆ بە ڕۆژدیارنی کورتی کردەوەی شەوەم خراپە ئەمان کردەوەیان نییە 30 ساڵە و میلەتەی دەچەوسێنەوە تێگەیشتی ئاگامان لێ هەموو لایەکمان چاکەیەکیان نەکردوە لەگەڵ میلەتەی ئەوەی کردویانەوە ئەو دەسەڵاتە و باوەڕیشیان بە دەستی دەسەڵات نییە با پێت بڵێن ئەسڵەن باوەڕیان پێ نییە بەڵام زەلام کە پێی گوترا دەست خیرەتی دەچاواندایە کەس نییە دەنا کەسە بێخوا لێ زورکەیەوانە پاشەکسە دەکەن بەڵام بەداخەوە ئۆپۆزیسیۆن پەرش بڵاوە زۆر گلەیم لە ئۆپۆزیسیۆنە بە هەموو حیزبەکانەوە حیزبەکەی خۆشمەوە ئاگام لێ هەر کەس مەتحی خۆی دەکات ئەمە پێویستە کۆدەنگی بێت تۆ لەوە گەڕێ 170 کاتی خۆی دەنگی نەداوە لێرەوە دوا شەرتە کانەوە ئۆپۆزیسیۆن دەکەن یەکدەنگ بن
وەلای سیاسی هەر حیزبە و هەر کەسە بۆ خۆی بەڵام کا دەکەم بەرامبەر ئەو دەسەڵاتە چەوسینەرە یەکدەنگ بە یەک ئیتیزا بافکر بکەینەوە ئەو میلەتە لە دەستمان نەچی میلەت وێران کراوە میلەت لە کەڵک بووە میلەت بێزارە پێگەیشتی ئەمانە بە قسەی مەرجەعیەتی خۆیانیان دەکە قسەی مەرجەعیەتی خۆیانیان شکان مامزەلات چی گوت کاک مەسعود چی گوت سەرۆک پەرلەمان کە یاساییە ئەگەر بە ئەسڵانە من بە یاسایی نازانم فڕی بە یاسایی ئەوە نیە تێگەیشتی چاو مادەکە ئەو واجبی بوو لە باتی من و تۆمانە بێ تێگەیشتی بەڵام ئەمانە چاو لە دوا خۆیان دەکەن چی حیزبەکەیان پێیان بڵێ ئەوەی دەکەن ڕۆبۆتن ئەم هەشتا پەرلەمانتارە وەڵڵی ئەمن بە عیبێکی گەورەی دەزانم پاشی دوو ڕۆژی دیبێن لەسەر تەلەڤیزیۆن بەرامبەر ئەو میلەتێ قسە بکەن چکۆن نوێنەری میلەت نین میلەت بۆ 4 ساڵ دەنجی پێداون ئەگەر مەسەلە دێموکراتی وەڵبژار دەبێ ئەگەر خۆسەپانیش بێ با ئیسپاتی بکەن دەریخەن هاوارکەن برە دیکتاتۆرین چی تێدایە ئەو دەمە ئێمەش یان لە بەردەستیان ڕادەکەین وەک سەدامی لیار قبوڵ ناکەین کە نەبێ لە بەریان هەڵدەین یا ڕێگا چارەیەکی بۆ خۆمان دەبینێنەوە بەڵام ئێستا بوختان دەکەن باوەڕیان بە دەستی دەسەڵات نییە تێگەیشتی ئەگەر چاریان بکرێ مانەعیان نییە هەموو میلەتەکەیت بە 1 لاقی کورسی خۆیان دەدەن دەستخۆشی لێ دەکەم باڕێ لە برادرانم نەگرێت زۆر سپاس بۆ کاک حەمەڕەشید لە ژاراوە باوکی محەممەد لە هەولێر وەردەگرم باوکی محەممەد سڵاوی خوارد لێبێ دوای پەیوەندی چاوینی باوکی محەممەد وەڵام من لەسەر ئەو بابەتەی بەڕاستی زیاتر يعني ملت دقيق لي لخوي كان نقل اوبوزيسيون ولا اوبوزيسيون بتابعة لحزب الاسلام كان كاكتو دو حزب اسلامي هي دوتي برلمان هي تصل باسم اسلامي بو الله عز دو فراسوني اسلامي هي بحرب كان ناقنا الديسكس باش من الذي لي لخوي ناكتو تاكي حدا بعلمانية تزيو او جاش كشتك دي تكيش اوبوزيسيون اخذت 90 سال باوبوزيسيون نكلي تا دقيش راستكي ملت شي تراضي بتابتي امن قسم لسر اواني كبناو مسلمان لمزقل كي بيان دين غلطة شي هي حرب حرامي دزاني سنة برلمان غلطة شي دي كي هي اقاي لدنياني وقوي او لها صارج كبجي خرج لها صارج كي كاك جيان بسياسة وجيان بكري اتوقع بكري جيانك فراهم بي يعني جيانك خوش بي بتوي بجرات والله دبي لاني كم اقدر اشتبه ازيتك كان نكشت اسانا كام لتصرصر دارك دندانا لو خوتو مارم دارك نابي سسن دوك دندا او كسيت السياسية دنجي كيرتي كشتك ديت بيز ازار اوبوزيسيون او ها اوبوزيسيون ها بتابت ايش يستاني كار لي هرقل الاسلامي كان والله استانك كذا بكاك بخش بي بارد هداجي ذكري هذا كذا ما لي نبسي جدين شي عملي دروس كذا الدوري بارد لكن فهذا زاني قليل كي ما زاني قليل لخوت تجارة شي بخوت دابت سوا اريم تشوف يا محمد يعني دەنگی ناوە بەلایەنەکانی ئۆپۆزیسیۆن ینی ئەوانی هەڵە بژاردووە سەر ڕخنە لەوانەگرێت کە هیچ هەڵوێستێکیانە تۆ باوات بکردایە کە ژمارەی کورسەکانی ئەوان زۆر زیاد وایە بۆی کە کاریگەریکی باشتریان هەبووە وەکو نمونونەکەی ئەمڕۆ ماوەسە سەد لە سەد ئێستا ئەگەر بۆنمونە ئەگەر ئەو هەموو خەکێکە دەرێت سەپانەوە تو ئەندەی مسلمانە ئەگەر کاکە سەپانەوە پێنجی مسلمانە تو سەتا پەنجا پێنجی سەتا پەنجای دەنجی بە ئیسلامیەکان بدا یعنی لانی کەم دە 15 کورسی دیکەش لە ئەلمانیەکان لە گەری دەبوو او ياسات هنا دفروا باسا باشا بياني ياسات زنديان ياسات شي دجا اسلام بيتغوري يخويش تدفر انجلي انسان هر قليل الحزب الاسلامي عند كان دكا كي وياقات كنت عندها برلمان واخذ عندها برلمان وهذا برلمان ديني او الدنيا تخشب بي واني كاكا وفي عقد لكيش تازم تدقيق بالبرلمان بي يعني كاريجري سبي بالبرلمان تدنجي كينا دي وهر قليل دكي اخر خو فرد لكيش قليل خويك والله تا او هذه او ملتا بالاسلامي علماني وبالي له براستر نابتو زۆر سپاس دەکەین باوکی محەممەد لە هەولێر زۆر سپاس دەکەین بەڵازان و خۆشەویستان بە یارمەتی هاوکارانم بەرنامەی دوانگەی خەڵکم پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ